بەڵێ دیار بۆ ئەمڕۆ دادگایکردنی ئیمان سامی کە ناسرا بە ماریا دادگایکردنەکە ئەمڕۆ کۆتا دادگایکردن بوو کە لە 6 2022 لەلایەن براکەیەوە کەوا بە دەستڕێژ گولە کەوت و کوژرا. دیار بوو لە مەرحەلەکانی تاقیق و لە مەرحەکانی دادگایکردن ئێمە تێبینیمان زۆر بوو هەروەکو خۆم لە 12 خاڵ تێخوینەکەم پێشکەشی دادگا کردوکەوە کەم و کوڕەکان دەستنیشان کرد بەڵام دادگا هیچ هەروەستەی نەکردو لەسەوە بە ڕسایی ئەو خاڵانەیەکەوە ئاماژەمان پێکرد بوو دادگا بڕیاری خۆی ڕاگەیاند بە ئیدانەکردنی برای تاوان لێکراوی کوژرا و ئیدانەکردنی بە مادەی 406 بە پاسار زیندانیکردن و هەروە ئیفراسکردنی مامی کەوا لەگەر براکەی لە کاتی ڕووداوەکە لێمە بوونەوە بە سیاری ئەو چووە بۆ ئەنجامدانی ئەم تاوانە بەڵام دادگاوە قەراری داکەوە بە ئیفراسکردنی مامی و بە ئیدانەکە بە سزادانی برایەکەی بە سزادانی 5 ساڵ زیندانیکردن. ئەمە خۆمان ئەو بڕیارەمان لە هۆڵی دادگا بە ئاشکرا ڕاگەیاند و کەوا 12 خاڵمان دەستنیشان کرد بۆ ئەو خاڵانەی کەوا دەبوو لە کاتی لێکۆڵینەوە ئەنجام دەدرێت بەڵام ئەنجام نەدراوە. ئێمە گومانیەوەمان هەیە کەوا ئەو تاوانەی بەسەر تاوانبار ئەنجامدا ساخ کراوە ئەو تاوانە کەسی تری لە پشتەوە بووە بەجێرەی ئەو کەم کوڕانی ناوپەڕاوەکە هەیە کەوا پەلەپەلێکی زۆری پێوە دیار بووە هەر چەند خاڵێکی زۆر سەی کە ناوپەڕاوەکە بوونی هەبووە لە بنکەی پۆلیس دەڵێتن سەعات 11 شەو ئاگادارکردنەوە تەرمێک هەیە بەڵام لە راپۆرتی پزیشکی دادوەری دەڵێتن سەعاتی 10 شەو ئەمە تەرمەکەمان وەرگرتووە. ئەگەر هاتوو بنکەی پۆلیس کەوا تەرمێک بوونی هەبێتن بەدنیاییەوە دواتر دەبێت لە بۆ تبعادلی ئەوجا سەعاتێک پاشترێ بە کاتی بنکەی پۆلیسی ئەنکاوە سەعاتی 11 بە کاتی تبعادلی سەعاتی دەیە. یعنی ئەو حاڵەتانە لە پراوەکە چەند خاڵێک بوو کە ئاماژەمان پێکردو ئەمەش بە بڕیارە تەمیز دەکەینەوەتانە لە بڕیارە دەنێماوەی یاسای خۆیدا. بەڵێ ئەو کەم کوڕانێکە ئێمە باسمان کرد لە کاتەکان ینی لە بنکەی پۆلیس دەرێتن سەعاتی 11 و 30 خولەکەمە ئاگادارکردنە تەرمێک هەیە بەڵام لە تبعادلی دەڵێتن سەعاتی ئێمە تەرمێکمان وەرگرتووە. هەروە لە خاڵی تر مام هەموو زانیتمان کەوا لە بنکەی پۆلیس وتە وەردەژێت دەستە پێشی دادوەرە بەڵام ئەو پەراوە وتە لە پێش دادوەر وەرگیرایە چۆتە بنکەی پۆلیس دواتر وتە وەرگیرێتەوە لە چەند حاڵەتێکەوە دەبوو ئێستا کە جوابی نووسراوێک ئاراسی کۆڕەکتریکۆم بکرێتن بە مەبەستی هێنانی و زانیاری لەسەر پەیوەندەکانی تۆمەتباران و تاوان لێکراوی ئەم ڕۆژە بەڵام ئەوەش نەکرایە و هەروەها لە وتەکانیان تەواو کەم کوڕەشی هەیە بەڵام ئێمە وا بە من بەدی کردکەوە کۆنەقینێکی ڕابردوو هەبووە لەگەڵ داواکاری ماتی کەسی. بڵێ ئەخر خۆی لێکوانە ئێمە هەموو ئەو بابەتەکانمان بەڵگانمان خستەر و بەڵام تۆمەتبار ئەنجام خودی خۆی گوتی من ئەو تاوانم کردووە مام هیچ ئاگەری نییە و بەبێ ئاگاییوی ئەمن تەنها لەگەڵ خۆم بردووە بۆ کارێکی تر بەڵام ئەو ئاگەری نەبووە من ئەو کارم کردووە کەچی لەگرتە ڤیدیۆی شوێن ڕووداوەکە دیارەکەوە بەیەکەوە دەیانێ سواری سیارەی بکەن و بەڵام خۆی دەرباز دەکا و لەو کاتەیە گولەی ئاڕاست دەکرێت و تەقەی ئاڕاست دەکرێت بەڵام لە کات کامی سوارەکە دیار نییە کەوا چی ئاڕاست دەکا ئێمە گومانی تاوامان هەبووە بڕیاری دادگا و تەمیز دەکەینەوە لە ماوەی یاسایی خۆیدا. ئەو بەڵگە ڤیدیۆیانێکە لای داچی هەیە کوڕ لەگەڵ خوشکەی دەژیا لە ماوەی ڕابردووە زۆر سیخەی پێ بۆ یەکتریان زۆر خۆشویستووە بەر لە هەفتەیەک ئەو کوڕە شاری کەرکووک بەڵام هاتۆتەوە هەولێر ئەو تاوانی ئەنجامدا و سەعاتێکی شەو هیچ کەسێک نییە بە تەکسی بستە کەرکووک دەڵێ من سەعاتێکی شەو تەکسیێکم گرتووە چوومە بۆ کەرکووک یعنی ناو پەراوەکە کۆمەڵێک نەخسێ 12 خاڵە و ئەمەش لە ماوەی یاسای خۆ تەمیز دەکەینەوە.